ئامانجمان لەم پێشەنگایە داهاتێکیمان دەستکەوێت بۆ ڕۆژئاوا کە یارمەتیکی بچووکی ڕۆژئاوای پێبین و ئەم پێشەنگایە بە حیزبی پارتی سەوزی ژینگەیی هەستا بەکردنەوەی ئەم پێشەنگایە و بە توانا و هێمەتی فەوزیەی زۆرتیا بوو لەگەڵ کاگملکۆیە کە ئاماژیان پێیان کە ئەم پێشەنگایە بکەینەوانێ و لەپڕ مەجموعەیەشتمان حازر کرد و داهاتەکەی بۆ ڕۆژئاوایە. کردنەوەی ئەم پێشانگایانە زۆر باشە بۆ پاڵپشتیکردنی خانمان و ژنان. ئەو لەوحانە ئەو کارانی کە من لەم پێشانگایە بینیم بە دەربوو لەو پێشانگا و کارانی کە لە پێشەنگەکانی کابینم لەبەرەوەی لێرە ئەوەی کە زۆر گرنگ بوو ژینگە و سروش بوو لە پاشماوەی ژینگە و سروشتەوە توانیبان کۆمەڵێک کاری جوان دروستکەن کە تعبیر بوو لە مێژووی ئێمە لە کللتوری ئێمە لە ئامانج و داهاتوو ژیانی ئێمە. زۆر باشەمە کیلو حداقل عیزیانە برای بۆ مزگەوتی هەین لە ناو گیای دەرمانیە هەمیشە و دایم ئەیتر هاوینمان لێها هەتا بەفرەوارە هەین لە ناو کاروبار و بۆ بەختی و قوربەسەری و ئەو تا ئیسش گیاوشتە نەما خەریک گۆژین لە ئاخر مانگ بەهارەوە دەست پێکات لە چەقچەقەوە لە پوونەوە لە گەزنەوە لە پەیکوڵەوە لە ئەنواع گیای دەرمانی کە بە دەرد بخوات. ئەم زستانەوە خۆش پوورەی داریت یا بوو خەریکی ئەم کەسابەتەینە خەریکی گۆیژ و چەقچەقە و گیای دەرمانی و ئیتر ئاوا ڕۆژێ چەقچەقە دوین ڕۆژێک گۆیشتێن و ڕۆژێ ئەچین بۆ گەزنە و ڕۆژەچین بۆ قەزوان و هەروە دەرامەدێکمانەست هەر بەقەی کاریگەریەکەمانە بۆ مێنێتە لەخوا بەزیاو بێ و ئەم خاکی کوردستانە لەخوای گەورە بەزیاو بێ خاکێکی پڕبەرەکەت و باشە. Мы сегодня отмечаем праздник Дивали. Это праздник огней, это праздник Шри Рам. Это когда наш индийский бог вернулся из после 14 лет был на экзайл. То он когда вернулся. So мы отмечаем индийский Новый год. Индийский Новый год это что это индийский Новый год? Мы не только почистимся свои дома, немножко попаду наша культура. Плюс есть ресторан, где они будут кормить вам все вкусную еду. Праздник огня, счастья, любви, когда все красиво, светло и можно улыбнуться и лишний раз потанцевать. Я выступаю коллектив Аджанта, мы уже танцуем 10 лет, даже больше, Аджанта существует 35 лет, что ты можешь под любые движения, под любую музыку делать.